بارزان ئەسلافێکمان هەیە لە سۆرانەوە پێکەوە بینەر و بیستەری دەبین. بەڵێ سڵاوتان لێبێتن دیارە ئەمڕۆژ قوتابیانی زانکۆی سۆران هاوشێوەی شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان لە بەردەم زانکۆ گربوونەتەوە و داوای پێدانی دەرماڵە ئەکەن، بەڵام دیارە هێزێکی زۆری ئەمنی بۆ ئەم قوتابیانە هێنراوەتە ئێرە و بەشێک لە خۆپیشاندانەکە کۆتایی پێهێنراوە لە ئێستادا بەشێک کەم لە قوتابیان ماون. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای بەشێک لەو قوتابیانە بزانین داواکاریەکانیان چییە. بڵێ سڵاوتان لێبێتن ئەگەر سەبارەت بە گربوونەوەکەتان قسەمان بۆ بکەن. بەڵێ بسم الله الرحمن الرحیم، خێراتنی کەناڵەکەتانەکەین و ئەمە سەرەتا بەر لەوەی کەوا دەست بە هەر قسەی بکەم یاخود شتێ بکەم، ئەمە داوای لێبوردن لە تەواوی خوێندکارانی زانکۆی سلێمانی بکەم کە ئەمە بە درەنجیەوە هاتینە سەرخەت بەڕاستی و بەڕاستی حیفە کە ئەو دیمەنانەی بینیمان لە زانکۆی سلێمانی کە بەو شێوازە پۆلیسەکان و مکافعە بەردەم بەرامبەر قوتابیاندا بەو شێوازە بوون. باشە و ئێمە ئەمڕۆ لێرەدا وەک خوێندکارانی زانکۆی سلێمانی زانکۆی سۆران کۆبوونێتەوە کە خۆم خوێندکاری ئەو زانکۆیە نیم، بەڵام هاتووم شان بەشانی ئەم خوێندکارانە هاوڕێکانم گرتبوونەوە ئەنجام دەین و داوای مافەکانی خۆمان بکەین کە بەڕاستی ئەمە کەمترین شتێکەکەوە بتوانن ئەوان ئەنجام بدەن. ئەگەر نەتوانن ئەمان تەنها 100,000 بۆ خوێندکارێک یاخود 50,000 60,000 بۆ خوێندکارانی نێوشار دابین بکەم، بەڕاستی ئەمان بەچیەوە ئەنازن، بەچیەوە هیچ بەڵێنێکیان پێدان بەرپرسیانی زانکۆ هاتنە دەرەوەی. بەڵێ لایەنی پەیوەندیداری زانکۆ هاتنە لامان دووبارە بەدەنگ داواکاریەکانمانەوە هاتن، بەڵام بەو ئومێدەم هەر قسەی خۆش نەبێ، هەر خەڵخەڵەتاندن نەبێت لەگەڵ ڕێزم دووبارە. بەڵێ زۆر سپاس دەکەین. بەڵێ مەلای قوتابی تر بزانین داواکاریەکانیان چییە. بەڵێ سڵاوت لێبێتن چ بەڵێنێکیان بە ئێوە داوە زانکۆی سۆران؟ وەڵی تا ئێستا من جێم لە هیچ بەڵێنەچی نەبووە کە بمانێ ئەمە دەمانەوێت نووسراومان لۆ بینیتن کە بە تەواوی دەرماڵە بدرێتە قوتابیان. باشە لەبەرچ دەرماڵەکەیان بڕیە هەموو قوتابی لێرانە پێویستی پێێتی ئەمە ڕۆژانە ملزەمەمان هەیە، کتێبمان هەیە، باوەڕکە کتێب هەیە بە 12,000 یعنی ماڵ هەیە ناتوانیتن ئەوەندە ینی دابین بکاتن لۆی لێرانە هێزی ئەمنی و ئەوانە دێنە هاتا بەربڵاومان پێ بکەن. باشە ئەمە نەچەکمان پێ بە شێوەی هەیەهێمنانە یعنی خۆپیشاندانەکەمان کردیە بەچەکەوە دێن بەربڵاوی بەمە دەکەن. هیچ قوتابیەکتان لێ دەستگیر کراوە تا ئێستا بەڵێ قوتابیەکیان برد کە قسەی لەگەڵ بکەن، ئەویش دیار بوو نازانم بە هەندە قسەی خۆش ئەویشیان بردە ژۆرێ و هیچیان پێ نەکرانی. قوتابیەکانتان ئەزیێتراون لە نانێ زەمنیەکان؟ نانە تا ئێستا هیچ ئەزیەت نەدراون، تەنها ئەوەمان دەوێت نووسراوێکمان بگە بێنن بە دڵنیایی بڵێن بەڵێ دەرماڵەکە دەدرێتە قوتابیان ئەو کاتە ئێمە ئێرە تۆدا. زۆر سپاس. قوتابی تر وەرەگرم سڵاوت لێبێتن ئێوە داواکاری بەڵێ ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی سۆران ئەمڕۆشان بەشانی خوێندکارانی تر هەر سڵاوین بە گرتبوونەوەیەک، بەڵام ینی ئەوەی جێگای سەرسوورمانەوە لە کەسێک لە شوێنێک لە شارێک لە ناوچەیەک خۆپیشاندانەکە حکومەت یەکسەر هێزی ئەمنی دێنێ لە پێشی دادنێ، ئاخر نەشەڕە نە هیچ شتێکە کە تۆ هێزی ئەمنی دێنی یعنی ئەو هەموو هێزە دێنی لێرە. باشە ئێمە وەکو خوێندکاران دەمانەوێت بەهێمنانە خۆپیشاندانێکی ئارام بکەین، داوای بچووکترین مافی خۆمان بکەین کە دەرماڵەیە ئێستا سیرکە دەفەرموو حکومەت پارەت بۆ هەموو شت هەیە. سوێن بەخوا مانگێ پێشە چەند مانگ پێش ئێستا هونەرمەندێکیان لە لوبنانەوە هێنابوو بە دەفتەر بەسەریاندا دەکرد، 10 دەفتەریان پێدا بوو، یعنی 10 دەفتەر هەیە هونەرمەندێک بێتن کۆمەڵگای تۆ تێک بدا پارە بۆ ئەو هەیە، بەس پارە بۆ من یەکە بەیانی دەبم بە بنیاتنەری ئەم وڵاتە. زۆر سپاس دەکەم. بەڵێ من نەگەرەمەوە لای ئێوە دیارە ئەمە ڕای قوتابیان بوو سەبارەت بە گربوونەوەی کەەوە ئەمڕۆ لە بەردەم زانکۆی سۆران ئەنجامیان داوە. داواکاری سەرچیان ئەوەیە کەوا دەرماڵیان بۆ بگەڕێتەوە چونکە قوتابیان لە بەشە ناوخۆیەکاندا لە ژیانێکی سەختدا ژیان دەگوزارێنن و زۆربەیان بارودۆخی داراییان خراپە. بەڵام نەگەرەمەوە لای ئێوە.